مەلا سەلیمی خیزانیش وەختێک کە گیرا بە ڕەحمەت بێیاخوا وەختێک کە ئەیان برد بۆ پەتی سێدارە کە ئاخر قسەی ئەمەیە ئەڵێ تورکەکان ئێستا ئێوە منە خنچێنن من لە سێدارە ئەدەن بەڵام توخوا ئێوە شەرم لەوە ناکەن کە ئێوە و هەموو ئیدارانتان لە بەردەستایە کەچی هاتوون بۆ داگیرکردنی وڵاتی ئێمە ئێوە ئەتانوێ ئەم ناوچانەی ئێمەش بخەنە سەر وڵاتی خۆتان یعنی حتا بەوە کە جایەکاتەوە وڵاتی ئێوە وڵاتی ئێمە چونکە تاکو ئەو زمانەی ئیسلامەتیتان هەبوو ئیسلام هەمومانی کۆ کردووە کە ئێوە ئیسلامەتێکە نەما هیچ پەیوەستێک لە نێوانمانە نەماوە ئیتر ئێوە کەوا بوو بۆچی دێنە سەر ناوچەکەی ئێمە دوایی ئەڵێ چێڵێ بەڕێزان ئەگەر ئێوە تەنها بەدلیس بدەن بە ئێمە خۆمان حکمی بکەین ئەیبینن دوای فترەیەکی کەم کە چۆن لە ئێوە باشتر ئیدارەی ئەبین و ئەیبین بەڕێوە ئەگەر وامان نەکرد ئەو کاتە بۆتان هەبێ وەرن بەدلیس داگیرکەن و لە بەردەستمان دەریبێن ئەمە آخر قسەی شێخی گەورەیە یان مەلا سەلیمی خێزانی گەورەیە کە لە کتێبەکەی ماڵسانیز نەقل کراوە کە لە یەکێکەوە نەقل کراوە ناوی مستەفای دۆرانیە ساڵی 1923 نووسیوەتی ئەو کاتە ئەو ئەندامی پەرلەمانی تورکیا بوو کە لە ئەنقەرە ئیتر دروست بوو ئەستانە نەمابوو ئەو کاتە ئەو لەوێ باسەکاتەوە هەروەها کارۆساسۆنی لە کتێبەکەیە کە باسی پەیوەندی کورد و ئەرمەنەکە باس لەوە ئەکاتەوە کە چۆن پەیوەندی مەلا سەلیم زۆر باش بوو لەگەڵ ئەرمەنیەکانە زۆر بەرفراوانەتر بە دیدێکی بەرفراوانەوە تەماشایە کردەوە ئەوەش تەمان کاریگەری خۆیە